ئەزانی ئەم مەسەلەیە بەڕاستی حەقە ببێتە مایەی گاڵتەجاڕی بۆ خەڵک لە نوقتەی ناڕەزایەتی خەڵکەوە. ئەمە چەند لیژنەی 5 کەسی 10 کەسی دروست کرێ لەمان چەند ساڵەیە، ئەمە چەند 48 سەعاتی بدرێتە یەکتر و ئەمجارە ئەم جارە چێ ئەمان سۆدەیەدا پێشکەشەکەن هەریمی حکوومەتی هەریم پێشکەشیەکە، حکوومەتی عێراقی پێشکەشیەکە ئەوانە لە نەبێ ئەزانی ململانەکە لەسەرەوەی بابم لایەنە کەمتر بێ بۆ لایەنە زیاتر بێ بە هەر حاڵ. یعنی بەڕاستی ئەگەر ئینسان تەوەقوعیەوە بکە لە ماوەم 48 سەعاتێ ئەم مەسەلانە چارەسەرەکەن، ئایا بەڕاستی مەسەلەکە مەسەلەی دابر مەسەلەی تەسلیمکردنی داهاتی کوردستان شتی لەم بابەتانەی وەکو ئەو لایڵێ، ئایا مەسەلەکە ئەوەیە کە ئەم لە باسێکە کە شایستە داراییەکانی عێراق ئی کوردستان لەلایەن عێراق و بودجەی تایبەت بە کوردستان دابین ناکرێت، ئەم 48 سەعاتە تێپەڕێ و چەند کاتێک بڕوا و یاخۆ چەند ڕۆژێک کە ئەم شتە بۆ ئەمجارە حەل بکەن و ڕەنگە موچەیەک بدەن یاخود خۆموچەی کەڵەکە بووی ئەو دوو مانگی پێشووە ئێساش لە نۆمین ڕۆژی مانگی حەوتین بۆ نەدراوە. بۆیە بە بڕوای من مەسەلەکە ئێمە بێ لێەوە تەماشای بکەین کە ئەسڵی مەسەلەکە مەسەلەی موچە و دابینکردنی نییە و ئەمە مەسەلەیە کە بەداخەوە یاریکی گڵاوی سیاسیە کە پەیوەندی بە هێزا و سەنگی نێوان ئەمانەوە هەیە. ئەم یاریە سیاسی گڵاوە بۆچی وای پێڵێم قوتی خەڵکیان کردووە بارمەتە لەلایەن هەردوو تەرەفەوە ئەمانیان